کاکە ئەو کاتە تا باش کاکە خێزانەکەم بزر بووە گوتم ئەگەر خەبەر و باسێکتان زانی ئەمە سعدی بەڵێ خێزانەکەم ناوی هەنارە بەڵێ ئێستا ناوی سیانی لە بۆ دەنێرم باشە با قوربانتان بوو خدا حافظ سعدی خەچ تێمەگەینەوە وەرە کاکە مشکلە لەوا گەورە کرد لۆ پۆلیسە تێگەیات ئەوسە چاوەکەم ئەی هەوار دەهەمدە تەلەفۆنی لۆ بکە دێم سەد جار جواب نادات بینە کاکە مشکلەکان لەوا گەورە کرد بینە ڕقەمەکەم جوابی بۆ دادات تەلەفۆن لێ دەکەم خۆ گوناه نییە هاوار تێناگەینە ئێستا میوان بێتن ئەمن چ بکەمەیە ئەو ناوی سیانیم لۆ ناردن بەێ کاک سعدی چ بووە شتەکەی دەبی پێ بریێ خەبەری هەناری هەیە نانا ئەگەم مەلا هات پێ برێ ئەوەی ئەمری شیرینە ڕائید شتە کورە و تۆ عەقلە دێ تێبچووی کاکە بڕە نێرە دێزای وایە گۆتم داخوا خەبەری هەناری هینایە زار مشکلمان هەیە وای زۆر شکر ئەو هەمە کەرە چ بوو دروست کرد عەلەیکم سەلام بەرەحمەت الله وبەرەکاته بخێر بێ مامی یوسف بەخێر بێ فەرموو داشە یاخوا بەخێر بێ کاکە دەهام بابا ئەوە سەبر میوانەکان دێن وار شوێ تعال بڕۆ کاک دەها بڕۆ تو بڕۆ ئەم لێرەمە بڕۆ لێرەمە باشە کاک سعدی شتەکە عەکس بی تۆ مالێ بوو چی نییە لەگە مالێ زاوای دا بڕۆ کاکەین گوار وایە بڕۆ قسەی زیاد نەکەیت یاخوا بەخێر بێ کاک یوسف دەرێ مۆچی داهاتی هەنار لە ڕێی نەدیت نەیدیتیا ئای شیرینی خۆشکم چەند بێبەخت دیتی تەدە و مەوزوعە دروست بوو هەنارە بنی کوشت هەندی ڕوودای وەسیەتی بابم نەمینم دەهام بە سەچاوەکەم هەر ئێستا بڕۆ ناوژنان شیرین لە بۆ باکە سعدی وە قسەیە ئەو کلافۆسمێری ناوژنانە بە خۆت بڕۆ سعدی وەرە بابا بەس بە ناوژنە حەیام دەچیت کوبە من دەرێ باشە شیرین نەیگۆچێەوە چۆکە وەرە لە خارێدە بپرسا لە دادە شیرینی بپرسە دادە شیرین نازانێ ئەمن ئێستاژنی هەز دەکەم دادە شیرین نییە کەتنە چ کردیە چاوی مۆنە چاو برۆزای چ دەکەی دەچێ ناو ژنان نییە برێ دادە شیرین مام سعدی باقی دەکات دەبڕۆ دەبڕۆ بابا دەکە خزمەکە قسەی دەکات من ئەم گۆتە دەکە چێ قسەی دەکاتە ئەی هەوا سعدی بەسە سعدی نشکم تاقی سعدی والله نازانم دام دەبێت چی سعدە بەکەما هاوار چی دەتوانێت بابا چی چه تلفۆنی بەراوەزم بەخوایە من لە ساڵۆنەکە بووی نادانیش بێ کوتم وەرە قژی هەناریش ساکە کەتی چاو لێ دەکەم بە هەڵاتت چۆ دەرەواتەوە ژۆرە کوتم هیچمێ دەچمەوە ماڵێ تەلەفۆنەشم بۆ کردەوە تەلەفۆنە جواب نادات دەهام تەوا ئەو پێشبینێ کە کردم بڕوا بکە ڕاستە دەستەکێ دەوێ ئەو زەواجی ئێوە تێک بداتن لێ نەگەڕێ ئەتو شیرم بە یەکتری بگات سعدی ئەو دەسەی دەبڕم چیەوە گۆرەمش دەدوو دەستەی دەگەڕێ بەس دیار نییە دیار دەجواب دەوە ڕۆژەکەی منە ڕۆژ کرد خوایە واتە دەزانێت جەڕەستە بۆ جواب ناداتەوە ئای جواب دادا هەناریش دەکوشم لەسەر ئەو ڕۆژەی باشە معقولەوە وەرم بکاتم کوشتی خۆمە چەند ساڵی فعالێ دەکەم سادیەوە حاڵە منەما بە من دەرێ ئەرێ بەسم بەگەریە تەحملم نەبا سادی دەبێ برێ چ بکەین ئێستا دەزانی چ بکەین ئێستا برێ ڕۆژی خاص دەکەینەوە هەموو مەسەری خۆمان لەناو دادەنێ باویکەیتەوە وەی نەمینێ ئەرێ بارانەوە چ بووە سۆراخی پلەنارتان نەزانی گۆرە سۆراخی چۆ حاڵی چ توزانم لە چێن دەرە ماما بەخێرێ بەخێر بن سەر دوو چاو عەلەیکوم ئەسەلام بەخێرێ سەر دوو چاو بەخێر بن
السلام عليكم. السلام ورحمة الله. السلام ورحمة الله وبركاته. بخير. السلام عليكم. يا الله. السلام بخير يا سلطان. داش ما يمسك داش. أو زلام أنا أزارتي بس. هر دقة قصتي خوشي، هر قصتي بندق بو. زانا ناطري قصيبك. أو توقتك أو كالوك كسلينيا. ديني استاديني واه ديني واه. ما قهرمان وكان خيري. بعض خيري مخ. قول له سخيري ويلي عاد. بعض خيري مخ. أتو خيري خوت عم بقسمت بي. كا. شدوي ما قهرمان. أمليرة ما. أدي شن معك اللي كاملة كات. قول لي دانشن أمن استاديمو أعتقد ما زي سيبي. وتشو باشتا أنا تشو موضوع. اشتاق يا أه؟ دويا بخوت الصاني. أو خدي كرم أو تشان أنا دي مشكلة أيام تكوني هم دادفر. والله بابا مش لقيت وقت يوم ناقم لموضوع حنين لازم تقوم. دنك تقولنا خوش تبي دنك با بس ودك مشتكى بس برودري ورس دي برودري كاكا ولا تشدري نعم كاكا وخفك صارت لوبة زي إيش كان قهرماناتي والله بيان دي بقات. لو دنيا خراب ونيا قلت سكن ليه ده بقى روي. ناس. تشيو بتشي كاكا ما بيبزاني هنا تشي مشكلة مع هيك حتى يخشك ما تقري تسكر فقير تسكر كاكا عيب مليون مرة قلت يا. كاكا راوس ترى كاكا زينتي عمل أول كان يميواناتي مش جوال ودي أو تعجل ذكي بدل بميوانا عيبني من ده هم ليه ذبي كاكا زيت ذكر أنت تتوالي رجعوا أنت تتوالي رجعوا بس أنا صراحة شيء هنا نازع ركاك سعدي أما حبلي يخشك ما نتبكي إلا خسخاني الرشلات الرخاوة. الحكم لله ولا برو سعيد بعد تنزل من وين سعدي ليش جبت هيك بدأ شيرين انا وسام صعبيتي لي هاد شيرين جاب من دهامهم شيرين هنان اي هوار وتروشك هوا هاي سعدي خادم زيلي خلصنا بسعدي. لا تشدري قارمان قول زيلي قالك كل تساوي داتن لا تندرم ولا بتغلو لاني بجمشت قارمان بقول بارد تهيا تنيا كنا بيمبل تقول تشدري حيلاني بب قول أمننا وساري با دتمون لا تندرم أدول شيء قارمان يكشتيني بيدرم بس تخوا ما بيني خو ما بيتن بتمام أو شارب بيكتاري بزي بيلم باشا دتشي جندر قارمان دمي بتسمى موسري بس بيني خو ما بيها لك كزباز ما كبيكتاري دسمى موسري أدي أو بنجاورة خيري قلبي كده لتو كنا وانا عالم ندخوش بهم بس بمرضتشي لك كزباز نك كعمل لتشندني ودسمى تشندني باشا دو بعدنا قبعتك
ولا عم بابايات جلتليدة بنجا ورقة هاتوا والله قصوك